ڕێگاکانی ئیدارەی راپەڕین بۆ سلێمانی داخراون و مامۆستایانی ئاینیش بە بەلاش دەبرێن بۆ عومرە. سڵاوتان لەبێت. هاوڵاتیانی ئیدارەی راپەڕین لێیان قەوماوە ئەو ڕێگایانی دەیانگەێنێت بە سلێمانی بە ڕوویاندا داخراون. 6 ڕۆژ زیاترە دانیشتوانی ناحیەی خەلەکان و 13 گوندی سنوورەکە لە کانی وتمان خێوەتیان هەڵداوە و ڕێگای سەرەکی 4 قوڕنە بۆ دوکانیان کە ڕێگای هاتوچۆی ئیدارەی راپەڕینە بۆ سلێمانی داخستووە. هەر ئەمڕۆ دانیشتوانی ناحیەی بنگرد گرت بوونەوە و ڕێگای بنگرد بۆ دوکانیان داخست. بەمەشەر دوو ڕێگای سەرەکی ئیدارەی راپەڕین بۆ سلێمانی بە ڕووی دانیشتوانەکەیدا داخراون. داواکاری خۆپیشاندەرانی خەلەکان تەواوکردنی پرۆژەی دووستایدی 4 قوڕنە دوکانە و داواکاری دانیشتوانی بنگردیش کارەبا و خزمەتگوزاری ناحیەکەیە. بە وشکانی و ئاسمانی بڕۆن بۆ عومرە و 1 دیناریش مەدەن. ئەمە نوێترین ئۆفەری حکوومەتی هەرێما بۆ مامۆستایانی ئاینی. کارانستونی بەڕێوەبەری ڕاگەیاندنی حەج و عومرەی کوردستان بە 964 ڕاگەیاند. داوایان لە وەزارەتی ئەوقاف کردووە ناوی مامۆستایانی ئاینیان بۆ بنێرێت و ئەوانیش لەسەر تێچووی حکوومەت گەشتی عومرەیان بۆ ڕێک دەخەن و دەیان بن بۆ سعودیا بەبێ ئەوەی 1 دینار بدەن. گەشتی ئاسمانی وشکانی بۆ عومرە 400 تا 800 دلار لەسەر هاوڵاتیان دەکەوێت. بەڵام حکوومەت ئەوە دەکات بە هەدەی مامۆستایانی ئاینی و پارەیان لێ وەرناگرێت. 2024 ساڵێکی نەهات بوو بۆ دانیشتوانی هەولێر چونکە سەگی بێلانە لە هەر مانگێکدا پەلاماری 50 کەسی داوە. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر تەنها لە ماوەی ساڵی 2024دا 648 کەس ڕوبەڕووی پەلامار و گازی سەگی بێلانە بوونەتەوە و بۆ تیمارکردنی برینەکانیان سەردانی نەخۆشخانەکەیان کردووە. بەپێی ئامارەکە لە مانگێکدا لایەنی کەم 50 کەس ڕوبەڕووی پەلاماری سەگ بۆتەوە و زۆرترینیشی لە مانگینۆی ساڵی ڕابردوو بووە. 69 کەس بەهۆی گازگرتنی سەگەوە سەردانی فریاکەوتنی هەولێریان کردووە. شەوی زستانە و شەوچەرەی ماڵان بەبێ هەنار تێناپەڕێت. ئەوە ژوای کردووە خواز لەسەر هەنار بەرز بێتەوە و هەناری خۆماڵیش کەم بۆتەوە. هەر بۆیە وەزارەتی کوشتوکاڵ قەدەغە لەسەر هاوردەکردنی هەناری دەرەکی هەڵدەگرێت. هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم بە 964 وت بەهۆی کەمبوونەوەی هەناری خۆماڵی و بەرزبوونەوەی نرخەکەی بڕیارماندا قەدەغەی سەر هەناری هاوردە هەڵبگرین. لە دوێنێەوە قەدەغەکە هەڵگیراوە و لە ئەمڕۆوە دەبێت هەنار لە وڵاتی تورکیا و ئێران و سووریاوە هاوردە بکرێت. بەڵێ بەڕێزان سەرشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ لە یەکێک لە کارگەکانی شیش لە هەولێر لەسەر ڕێگای کەرکووک تەقینەوەیەک ڕوویاوە بەهۆی تەقینەوەکەوە کە کرێکارێک گیانی لەدەستداوە کە خەڵکی ڕۆژهەڵاتە و دوو کرێکاریش بریندار بوون کە ئەو دوو کرێکارە خەڵکی هیندستانن و دوو بریندارەکە ئێستا لە نەخۆشخانەن و چارەسەریان بۆ ئەکرێت و برینەکانیان تەنها لە قاچیانایە. پەیامێری 964 چۆتە شوێنی ڕووداوەکە و لەوێ ویستێتی زانیاری زیاتری دەست بکەوێ، بەڵام هیچ زانیارێکیان بە پەیامێری 964 نەداوە لەسەر چۆنێتی و ڕوودانی تەقینەوەکە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.